ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان گفتوگۆ بێ لەبارەی پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک مەریوان حەمەعەلی کارگێڕی ڕێلقی چواری پار دیموکراتی کوردستان هاوکار توێژەر لە بواری کۆمەڵناسی سیاسیە. کاک مەریوان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سوپاس، منیش خۆشحاڵم. کاک مەریوان ئەوەی لەو دوو سێ ساڵی ڕابردوو زۆر بەری کەوتین پرسی کێشمان کێشمی هەڵبژاردن و کردن و نەکردنێتی و ئەمە لەسەر ئاستی ڕای گشتی بەڕاستی جۆرێک لێ دابەشبوونی دروست کردووە و هێز و لایەنە سیاسیەکانیش بە جۆر لە جۆرەکان هەریەک وا خۆی پیشانەدات کە لایەنگیری ئەنجامدانی هەڵبژاردنە ئامادەکاری کردو و ئامادەسازی هەیە ئەوی دیکە ڕێگرە کێشە دروستەکە. یعنی لە کۆتاییە ئەم کێشەیە گەیشتوتە جێگایە کە ئێستا هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان تووشی فراغێکی قانونی و پەرلەمانی بۆتەوە. خوێنە جەنابتان بۆ ئەم دۆخە سیاسیە تا ڕادەیەک غیابی پەرلەمانیە چییە؟ بێگومان غیابی پەرلەمانی غیابی یاسادانانە، غیابی چاودێریە بەسەر حکوومەتەوە، غیابی لەبەرەوە لێکەوتە و کاریگەری خراپ و سلبی زۆر زۆرە. جگەلەوەی کە لە دنیای دەرەوە ئەم قەوارە سیاسی کە پێوترێ هەرێمی کوردستان و با بڵێن لە ڕووی دەستوریەوە دامپیانراوە لە عێراقا و بە سیستەمی فیدراڵی بەڕاستی جێگای پرسیارە بە تایبەتی لای دۆستەکانی کورد کە هەڵبژاردن هەمیشە لە هەموو خولەکانی هەڵبژاردنە بە جۆرێک لە جۆرەکان کێشەی بۆ دروستە بێ لە کاتی خۆیان دروست ئەنجام نادرێت کە ئەمە بۆ ینی بەداخەوە نیشانەیەکی پرسیاری نەرێنیە لەسەر پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان. بێگومان دەبوو پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیە نەیهێشتایە بگاتە ئەو جێگایی کە ئەم بۆشاییە دروست بکات و پێویستی بەوە بێ کە جارێکی کە تەمەنی خۆی درێژ بکاتەوە. بەڵام بەداخەوە ئیتیفاقی لایەنە سیاسیەکان لە دەرەوەی پەرلەمان هەمیشە فاکتەرێکی کاریگەر و گرنگ بووە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان، تەوافقی نێوان لایەنە سیاسیەکان هەمیشە فاکتەرێکی گرنگ بووە کە دەخالەتی کردووە لەوەی کە ڕێڕەوی پەرلەمان و بڕیارەکانی ناو پەرلەمان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی هەبێ بە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان کاریگەری هەبووە. ئەم بارودۆخەش کە بەداخەوە کە لەلایەن هەندێک لایەن و لای هەندێک ئەحزابی قەواری سیاسی کە ئامادە نەبووە بۆ هەڵبژاردن بە بڕووبیانووی زۆر جیاواز و جۆرا و جۆر هەمواری ئەو یاسایی کە داوایان نەکرد هەمواری یاسای هەڵبژاردن بکرێ و ئەکتیڤی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکرێ بە بیانی جۆرا و جۆر تاخیر کراتاوەکۆەوەی کە گەیشتەوەی پەرلەمانی کوردستان کاتی خۆی درێژ کاتەوە. ئەمە ناڕەزایەتی لێکەوتەوە لە لای هەندێک لە پەرلەمانتارانی عێراقی و لە هەندێک لە قەوارەی سیاسی لە هەرێمی کوردستانیش وایان کرد کە شکاتیان کرد ئەم شکاتیان لە دادگای فیدراڵی عێراقی پێشکەش کرد. لە کۆتایی هەموو ئاگادار بوون لەوەی کە دادگای فیدراڵی عێراقی بڕیاریدا لەسەرەوەی کە درێژکردنەوەکە درێژکردنەوەیکی نایاساییە. بۆیە لە دوای تەواوبوونی ماوەی پەرلەمانی هەرێمی کوردستان ئیتر ئەو فترەیە کەوتۆتە بۆشایی یاساییەوە. بەداخەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستانیش ئەوانیش ماوەی یاسایی خۆیانیان تەواو کردووە و شەرعەتی ئەنجامدانی هەڵبژاردنیان نییە. بۆیە ئێستا شەرعەتی سەرپەرشتیکردنی هەڵبژاردن
کەوتۆتە دەستی کۆمیسیارانی یان کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق و ڕێی تریشەیە ئەوە ئەکرێت بە جۆرێک تەوافۆقی لەسەر بکرێ و حکومە دادگای دیسانەوە لەوانەیە پێویستی بەوە بێ دادگای فیدراڵیش تەداخلی تیا بکە. لە هەموو حاڵەتێکە ئەنجام نەدانی هەڵبژاردن کاریگەری خراپی هەیە، چ لەسەر پرۆسی سیاسی و لەسەر پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان و جگە لەوەش لە ڕووی یاسادانان و لە ڕووی جێبەجێکردنی یاساکانیشەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجیانەکە ئەویش بۆ خۆی کارەکانی تا ڕادەیەکی زۆر ڕاوەستێ لەبەرەوەی کە پێوترێ ینی ئەم حکوومەتی کاربڕێکەرە بێت تا و کاتەی هەڵبژاردن ئەنجامەدرێتەوە. بۆیە لە هەموو حاڵەتێکە پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێت و ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان مصڕین و سوورین لەسەرەوەی کە پێویستە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەو بۆشاییە شەرعیە دەربچێت هەڵبژاردن ئەنجام بدرێت و بۆ ئەم مەبەستەش پشگیری و هاوڕایی خۆی لەگەڵ ئەو ڕێکارانەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان گرتیانە بەر بۆی کە هەڵبژاردن بکرێ پارتی دیموکراتی کوردستان شێرگیرانە پشگیری خۆی دەربڕی بۆی کە هەڵبژاردن لەم ساڵە ئەنجام بدرێت. کاک مەریوان پێم خۆش لە بەش یەکەمی پرسیارەکە بمێنینەوە ئەوەی کە جەنابەت باست کرد لەوەی کە دۆستەکان لەسەر ئاسی نێودەوڵەتی هاوپەیمانەکانی هەرێمی کوردستان نیگەرانن، لە ئاسی ناوخۆش هاوڵاتیش نیگەرانە، ینی هاوڵاتی لەسەر ئاستە گشتەکە گە تەماشا بکەی بە جۆر لە جۆرەکان جۆرێک لە بێمەتمانەی دروست بووە سەبارەت بە ژیانی پەرلەمانی و ئەنجامدانی هەڵبژاردن 4 ساڵ لە کاتی خۆیان و هەڵبژاردنێکی شەفاف و ینی سەردەمانی هەرێمی کوردستان زۆر شانازی بەوە کرد کە هەڵبژاردن ئەنجامە درێت، ڕێز لە مافەکانی هاوڵاتیە گیرێ و بازنەی ئەم پرۆسی 4 ساڵ جارێ ئەنجامە درێ، بەڵام ئەم جارە بە جۆر لە جۆرەکان لەسەر ڕای گشتیش جۆرێک لە نیگەرانی دەستە جەمعی هەیە. خوێنێتۆ بۆ ئەم نیگەرانیە بۆ ئەم جۆر لە بێمتمانیە چییە؟ بەڕاستی بە دوو ئاراستەیە. یەکەم خەڵکی گشتی خەڵکی کوردستان لەگەڵەوەی کە هەڵبژاردن و بەشداریەکی کارایان هەبووە لە دانانی ئەو دەسەڵات و بڕیاردان لەسەرەوەی کە دەسەڵات ببەخشنەکێ و بدەنەکێ بەشداریەکی کارایان هەبووە لەمەیە لە هەڵبژاردنەکانی پێشووترە. لەبەرەوەی کە خەڵکی کوردستان چاوەڕوانی زیاتریان لە دەسەڵاتە بوو و هەرێمی کوردستان بە چەند قەیرانێکی بەداخەوە هەندێکی سروشتی و هەندێکیشی دەستکرد بەناو ئەو کۆمەڵە قەیرانە زۆرەیە ڕۆیشت ئەمە وای کردووە کە خەڵکی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی گشتی بێئومێد بێت تا ڕادەیەک بێباوەڕ بێ بەرامبەر بە پرۆسەی سیاسی یان پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان. لایەنی دووهەمی ئەم پرۆسەیە پەیوەندی بە ئەو پارتە سیاسیانەوە هەیە یان ئەو قەوارانەی کە ناوی ئۆپۆزیسیۆنیان لە خۆیان نابوو. بە دەرەجەیەکی زۆر ئەم لایەنانە خەڵکیان تووشی بێئومێدی و بێ هیوایی کرد. لەوەی کە تەبان قسە و باسی زۆر هەڵەگرێ ئەوەی کە چۆن خەڵک بێئومێد بوو لە پرۆسی سیاسی بە گشتی و لە ئۆپۆزیسیۆن بە تایبەتی. بۆیە ئەمانە بە دوو ئاڕاستە و لایەنێکی تریش بەڕاستی داخەڵبوونی فراوانی سۆشیال میدیا و ئەو تەکنیکە تازەیی کە لە ڕێگای سۆشیال میدیا و ئەنتەرنێتەوە خەڵک پێی ئەگا بە وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر کەمبوونەوەی بەشداری سیاسی یان بەشداری خەڵک لە پرۆسی سیاسیە. زۆر کەس کە
یعنی ئەمەش تەوزیع ئەبێ بەسەر دوو لایەنە لایەنێکیان لە بێبڕوایی و بێمتمانەییە بە پرۆسەکە لایەنێکیشیان ئەوەیە کە بەڕاستی پیان وایە کە ئەیانەوێ لەم ڕێگایەوە کە بەشداری سیاسی کەم بۆ تۆیان بەشداری سیاسی ناکەن ئەیانەوێ لەم ڕێگایەوە ناڕازی بوونی خۆیان بە ئێمەمانان بدەن بە لایەنە سیاسەکان بدەن بە خەڵک بە دەسەڵات بدەن بەوەی کە ئەمان خەڵک پێویستی بە زیاترە و کەمی پێشکەش کراوە جگە لەوەی کە بەداخەوە پرۆسی سیاسی بەشێک لە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەرجێکی ناشرینیان شێوازێکی وێنایەکی ناشرینی بۆ کێشراوە و ینی دراوەتە بەرچاوی خەڵک بەگشتی و وەجیلی نوێ بە تایبەتی. کاک مەریوان بۆ نمونە لە بینی لایەنە سیاسەکانە کێشمان کێشمێکی زۆر هەیە کە ئەوتر تاوانبارەکەن ئەو بەڵگە و ئارگومنتانە چین کە پارتی ئەتوانێت بیسەلمێنێ کە پارتی لەگەڵ هەڵبژاردن بۆ لە کاتی خۆیان و پێداگرێت لەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت. یەکێک لەو خاڵە زۆر سەرەکیانە بەڕاستی ئەوەیە کە ئیتیفاقێکی مەبدەیی و ئەوە لە بینی پارتە سیاسەکان لە کوردستان هەیە کە هەموو ئەو پرسانەی کە عیلاقیان بە ینی پێوترێ پرسی نیشتیمانی پەیوەندی بە سەرۆری نیشتیمانیەوە هەیە بە ئیتیفاقی گشتی بێ لە هەموو لایەنە سیاسەکان لەسەری کۆک بن بە تایبەتی مەسەلەی نووسینەوەی دەستور مەسەلەی پرۆسەی ئەکتیفکردنەوەی یان چالاکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەمانە پێویست بوون کە بە تەوافقی وەڕێکەوتنی هەموو لایەنە سیاسەکان لەبەرەوەی بەڕێی من ئەمە شتێکی باش نەبووە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لەبەرەوەی لێکەوتەکەی ئەوە بوو کە نەتوانرا لە پەرلەمانە بە زۆرینە یاسای هەڵبژاردنەکان تێپەڕێنرێ و هەموار بکرێتەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەکتیف کرایەوە بەڵامکەی کاتێک کە پەرلەمان خۆی کەوتە ناو بۆشاییەوە بۆیە یەکێک لەو خاڵە هەرە سەرەکیانە ئەوەیە کە پارتی ملزەم بوو بە تەوافقی سیاسیەوە پارتی توانی لە ماوەی ئەو 4 ساڵەیە لە ڕێگای زۆرینەوە دەنگی زۆرینەوە کە بە دڵیاییەوە لایەنی تریش هەبوون لە ناو پەرلەمانە کە لەگەڵەوەیە بوون هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێن بەڵام لەبەرەوەی پارتی پابند بوو بەوەی کە بەو ئیتیفاقیەوە بۆیە زۆرینەی بەکارنەیەناوە تاوەکو یاسای هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردنەکانی پێ هەموار بکاتەوە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنیش لە کاتی خۆیان چالاک بکاتەوە یعنی بەسیترین و ئاسانترین دیکۆمنت بەڵگە ئەوەیە کە پارتی پابند بوو لە ناو دووکەوانەیە بۆ ئیتیفاقی کە بەداخەوە خەڵک بە خەڵکی تر لایەنی کە بە شێوازی کە سوودی لێوەرگرت بۆ ئاراستەیە کە ئێستا هەرێمی کوردستان کەوتۆتە ناو ئەو بۆشاییەوە پێویستمان بۆیە خەڵکی تر لە شوێنی ترەوە بێن پرۆسی هەڵبژاردن سەرپەرشتی بکات لە هەرێمی کوردستانە. کاک مەریوان پرسی فرە بازنەیی و یەک بازنەیی لە هەڵبژاردنەکان و پرسی کورسی کۆتاکان یەکێ بوو لەو ئیشکالکارەی کە زۆر کێشمان کێشم لە بین هێز و لایەنە سیاسەکان دروست کرد جۆر لە جۆرەکان دووکردبوونشی دروست کرده بوو ئەو پرسە چەند کاریگەری هەبوو لەسەر ئەم ڕەوشە سیاسیە و ئایا ئەگەر ئێمە لە داهاتووە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردن ئەنجام بات ئەم کێشەیە خۆیمێنێتەوە یان ڕێگەچارەیەکی بۆ هەیە ئەگەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن یا عێراق یاخود هەر جیەتێکی کە ڕێگەی پێ بدرێتەوە سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکە ئەگەڕێتەوە سەر یاسا کۆنەکە کەواتە هیچ کێشەیەک
بۆ ئەم کۆمیسیۆنە تازەیە دروست نابێت کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانەکە لە هەرێمی کوردستانە. مۆزوعی یاسا کۆنەکەژەوەیە کە هەرێمی کوردستان یەک بازنە بێت و شێوازی تەوزیعاتی کورسیەکانیشی دیاری کردووە. بەنسبەت ئەوە لە کاتی خۆیان تەمان هەرێمی کوردستان بەداخەوە هەموو کوتلە کوردستانیەکان ئەوانەی کە قسەیان هەبوو لەسەر هەمواری یاسایەکە لەسەر شاشەکانی تەلەڤیزۆن و لە دەرەوە زۆر قسەیان هەبوو، بەڵام لە واقعە پرۆژەیان نەبووە. لە کۆتاییە کە ئیتر نزیک بووبووینەوە لەو کاتەی پێویستە مەوعیدی هەڵبژاردن دیاری بکرێت، دەستکرا بە پێشبڕکێ بەوەی کە پرۆژە تەقدیم بکرێت بۆ ئەمواری یاسایی هەڵبژاردنەکان. بە قەناعەتی ئێمە کاتەکە کاتێکی درەنگ بوو بۆەوەی کە ئەو قسە لەسەر ئەو باسە بکرانی تۆ لە ماوەی 4 ساڵی تەمەنی پەرلەمانە هەموو مناقەشەکە دێنیتە 3 مانگیان 4 مانگیان 6 مانگی پێش کۆتایی تەمەنی پەرلەمان. ئەو بابەتە وەکو ماوە، بەڵام وەکو ئەوەی کە لە پابند بێ بە پرۆسەکە و لە ڕووی یاساییەوە هەر کۆمیسیۆنێک هەڵسێ بە ئەنجامی هەڵبژاردن دەگەڕێتەوە سەر یاسا کۆنەکەی هەرێمی کوردستان کاویش هەرێمی کوردستان بە یەک بازنگی ئەمێنێتەوە. کاک مەریوان، ئەوەی کە لە دەرەنجامە پێگەین ئەوەیە کە خەڵک ئەزمونونەکە باجێکی گەورایە، ینی لە کێشمان کێشمی ئەم ئامادەی و نائامادەی بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان کە پێیان باشنی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ کە زۆر جار نەشیان شاردۆتەوە لەوەی کە ئەڵێن ئێمە ئامادەی هەڵبژاردن نین بەهۆی ئەو دۆخە سیاسی و وەزعە ناوخۆیی کە لەناوماڵی خۆیان هەیەە، بەڵام لە کۆتاییە خەڵک باجێمایە، لە کۆتاییە خەڵک بێمتمانابێت بە پرۆسەی سیاسی و بە ژیانی پەرلەمانی، لە کۆتاییە ئەزمموی هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکانەکەوێتە بەردەم جۆرێک لە مەترسی هەم لەوەی کە حکوومەت عێراقی بتوانێت مامەڵەیەکی توند و دوژمنانەی لەگەڵا بکە و هەم لەسەر ئاستری نێودەوڵەتێکەش هەرێمی کوردستان لە بەردەم پرسیارابێ. پارتی پێشنیازێک ڕێگەچارەیەک دەست پێشخەریەکی بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە بۆ تێپەڕاندنی پارتی پێی وایە تەنها چارەسەرەوەیە کە هەڵبژاردن ئەنجام بدرێ، ینی لایەنە سیاسەکان قەنەعەت بێنن بەوەی کە هەڵبژاردن بکرێن. جگەلەوە هیچ ڕێگاچارەیەکی تر نییە، ینی بەدیلی پەرلەمان نییە بەڕاستی. ئەو تەرحانەی کە هەن هەندێک پێشنیار و هەندێک ئەوەیە کە ئەنجومەنی پارتە سیاسیەکان بۆ نمونە دروست بکرێن. ئێمە بەرەی کوردستانیمان هەبوو لە پێش 92 پێش هەتا 91 و 92 هەنێ ئەمە بەرەی کوردستانیمان هەبوو کەواتە ئەنجومەنی پارتە سیاسیەکان بەدیلی پەرلەمان نییە. بەڕاستی گەڕانەوەش کەواتە تەنها و تەنها چارەسەر بۆ ئەوەی کە ئێمە لەم بارودۆخەیە دەرچینەوەی کە بێ هەڵبژاردن بکرێن. بەداخەوە لایەنە سیاسەکانی شەریەکە و بە پێوانەی خۆی ئەی پێوێت لەکوێ ئازانەیە کە لە مەسلحەتی نییە هەڵبژاردن ئەنجام بدرێ ڕێگریەکە لە هەڵبژاردن و ئێستش لەبەرەوەی کە ئەوەی کە دەسەڵاتی هەیە و ئەتوانێت ئیش لە مەوزوعەکە بکات سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. سەرۆکایەتی هەرێمی کوردستان بارکی خۆی هەستاوە لەو ماوانەی ڕابردووە، داوای کردووە بە نووسراوی ڕسمی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە بڕیار بدەن لەسەرەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن، هەرچەندە تا ئێستا بە ڕسمی کۆمیسیۆنی باڵا جوابی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی نەداوەتەوە، بەڵام بە غێر ڕسمی لە ڕێگای وتەبێژەکەیەوە باسیەوە کراوە کە لەم کاتەیە ناتوانێت لە یەک کاتە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. پێشنیاری تر هەیە بەوەی کە ئەوە پێشنیارە کە لە یەک کاتە هەوڵ بدرێ لە یەک ڕۆژ هەردوو هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت.
کە لە ڕووی تەکنیکیەوە تەسەوڕەکەم کێشەیەکی گەورە نەبێنی کۆمیسیۆنی باڵا ئەگەر لە ژێر کاریگەری هیچ وەکارێکان نەبێت تەسەورەکەم ینی بە پێ و معلوماتی کە ئێمە لە مەجاالەکەی هەمانە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بتوانێت لەو کاتێک کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجامەدا هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجامدا بە تایبەتی ئێستا کە فترەی تۆمارکردنی بایۆمەتری بۆ دەنگدەران کراوەتەوە لە هەرێمی کوردستانیش ئەوە تقریبان چەند ڕۆژێکە دەستی پێکردووە بۆ هەرێمی کوردستان بۆ کۆمیسیۆنی باڵای عێراق ئاسانترە کە ئیجراعاتەکانی خۆی دەست پێ بکە. کاک مەریوان ئێستا هەواڵێک هەیە کە ئێمە سەرگەرمی تۆمارکردنی بەرنمەکەین کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقڵەیە کە لە 18 دوی 2024 ئەتوانێت هەڵبژاردن ئەنجام بات خوێندنەوەت بۆم بڕیارە چییە؟ ئەخر خۆی کێشەیەکی یاسایی ژێتە پێشەوە لە حوتی یەک ماوەی یاسایی کۆمیسیۆنی باڵای عێراقیش کۆتایی پێ بۆیە دیسانەوە لەوانەیە کێشەیەکی تری یاسایی دروست ببێتەوانێ خۆ ئەگەر ئەو کێشە یاساییە نەبێت لە نەتیجە ئەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێەوە ئەوە لەبەرەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژار ئەگەر ئەو بڕیاری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق بێت و ئامادەکاری بکەن بۆ ئەوە لە نەتیجە ئەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێەوە ئەبێ جێتێکیشە بێ سەرپەرشتی هەڵبژاردنە بکات لە ڕووی تەکنیکیەوە ئەوان قەرارەدەن کە چەند کاتیان پێویستە بۆەوەی کە هەڵبژاردننی تیانجام بدرێن ئەمێنێتەوە سەر ئەو گفتوگۆیی کە لە بینی سەرۆکایەتی هەرێم و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە سەری ڕێیەکەون بۆیە کاتەکە لە بینی 12 بۆ مانگی 2 ساڵی داهاتوو کاتەکە زۆر دوور نییە زۆر فەرقیش ناکە ئەکرێت ینی لەبەرەوە ئێمە پێمان خۆشەوە پێمان باشە هەر ئەم ساڵ لەگەڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای عێراق پارێزگاکانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئەنجام بدرێن بەڵام ئەگەر لایەنی تەکنیکی پرۆسەکە ڕێگر بێ هیچ مانع نییە کاتێکەش کاتێکی گونجاوە بێت بۆ هەڵبژاردن. کاک مەریوان بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین وەکو خوێندنەوەی خۆت یان وەکو جۆرێک لە گەشتبینی ئیرادەیەک هەست پێەکەی لەوەی کە لە کۆتاییە هێز و لایەنە سیاسیەکان بە جۆر لە زۆرەکان ڕێک بکەون و بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن پێکەوە ئەزمون هەرێمی کوردستان بپارێزن و ئەم فەراغی یاسایی کە دروست بووە پێکەوە هەموو دەستباری ئەو بن کە تێپەڕێنین و هەرێمی کوردستان بچێتەوە ئەو دۆخە نۆرماڵ و قانونی و پەرلەمانی کە پێشترەی بووە. بەڕاستی وەکەوەی کە گەشتبین بە من هیچ کاتێک ڕەشبین نیم لە پرۆسەکان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا گوزەرێ زیاتر لێک دوورکەوتنەوە لێک ترازانە ڕائە جیاوازەکان گەیشتۆتەوەی کە ینی زۆر وردەبێتەوانە لە بینی کە لایەنە سیاسەکانە ئەوانیش وەکە بەهۆی هۆکاری جۆرا و جۆر و ئەوەی خۆیان ینی مۆبەڕیراتی خۆیانیان هەیە کە ئامادە نین بۆ هەڵبژاردن بەڵام لە ئێستایە بە تەسەوری من و خوێندنەوەی من ئەوەی کە ئەیبینم جگە لە پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجی یەکەم و نەوەی نوێ تا ئێستا هیچ لایەنێکی تر ئامادەی ئەوەی نییە کە بە واقعی نەگەوەی کە لەسەر شاشەکان قسەی لەسەرکرێ بە واقعی ئامادەی ئەوەی نییە کە لەم ساڵە هەڵبژاردن ئەنجام بدرێن کە بەداخەوە ئەمە خراپە و ئومێد دەکەین کە لە داهاتووە ئەو لایەنە سیاسەکان بە تایبەتیش پارتی وێکێتی و گۆڕان و لایەنەکانی تریش ڕێک لەسەر سیغەیەک ڕێک بکەون و نزیک ببنەوە بۆەوەی کە چونکە مەوزوعی هەڵبژاردن
بۆتە شتێکی حتمی، ینی چەند دووریشکەوێتەوە هەر ئەبێ لە نەتیجای هەڵبژاردن ئەنجام بدێت، جگە لەوەی کە عیبەیەکی ترە چێتە سەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان، شتێکی تر بۆ ئێمە ئیزافە ناکە، جگە لەوەی کە دڵی دۆست و ئەوانەی کە لایەنگر و دۆستی هەرێمی کوردستانن بێزاریانەکەین و دڵتەنگیانەکەین، شتێکی کە ئیزافە ناکەین و بەرامبەر بەوە ئەوانەی کە پیان خۆشە هەرێمی کوردستان لە بۆشایی دەستوری و بۆشایی پەرلەمانیا بمێننەوانێت دڵیان زیاتر خۆشە بێ و هەوڵی زیاتر بێهێزکردنی ئەم قوارەیە ئەدەن کە خەڵکێکی تریشە خەڵکێکی زۆریشان لە چاوەڕوانی ئەوەیان کە هەرێمی کوردستان زیاتر گۆشەگیر بکەن و زیاتر بیڵنەوە لەوە، ینی ئەگەر بەدەستی ئەوان بێ زیاتر بمێنێتەوە لەوەی کە لەم بۆشاییە سیاسیە پەرلەمانیە بەردەوام بێت. بۆیە ئەوە ئەرکی لایەنە سیاسیەکانە، ئەرکی خەڵکی کوردستانە، ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە ئەبێ چیتر ئەم بارودۆخە درێژە نەکێشێ و هەرێمی کوردستان لەم بۆشاییە پەرلەمانیە نەمێنێتەوە و بە زووترین کات هەڵبژارنەکان ئەنجام بدرێ بۆ ئەوەی کە چونکە دوای هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان ئەبێ پەرلەمانی کوردستان بڕیار لەسەرەوە بدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستانیش ئەنجام بدرێ. ئەویش پرۆسەیەکی ترەکە پەرلەمانی کوردستان لی بەرپرسیارە. کاگە مەریوان حەماعەلی کارگێڕی لە قیچوار و هاوکات توێژەر لە بواری کۆمەڵناسی، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە و سپاس بۆ هەموو زانیاری و شکردنەوەکانت. زۆر سپاس بۆەوە دەستی خۆش بێت. ئەزان بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی ڕاڤە تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.